بەیانیتان باش سەحەر پەیوەند بەڵێ بێگومان من ئامادەکاریم کردووە خۆم وە ئەو خواردنانەیانە و بازاڕیتان شیرینی و کردووە شەرەسانەی کە هاوکاری تایبەتە بە هاوسەرەکە جەژن. داوە ماڵتان پاک کردووەتەوە ئەوەی کە ئەڵێ ئامادەکاریم کردووە. وڵی ئەوەی تایبەت بێ بە ماڵ نەوەڵە بەڵام ئەوی کە تایبەت بێ بە کڕین کە ئیشی پیاوە بێگومانەوانەمان کردووە و ئامادەکاریمان کردو بۆ جەژن. قەینا لە ماڵیشە یارمەتێکی هاوسەرەکەت بە لە بێگومان ئەگەر داوام تەواو بووم و بڕۆمەوە ئەوە هاوکارە بوو. کەمە پێش ئێستا لە بانک بووم ژمارەی زۆری موچەخۆران لە چاوەڕوانەوەدا بوون کە موچەکانیان وەربگرن و بێن بۆ بازاڕ و کەرەسە و پێداویستی و شیرینی بکڕن بۆ جەژن چونکە لەم مانگەدا موچەخۆران لەخوا بەزار بێ دوو موچیان وەرگرتووە ئەمە کاریگەریشی دەبێت بێگومان لەسەر بژانەوەی بازار هەرچەندە کاتەکەی زووە بەڵام پەیتا بینین کار خەڵک دێن بۆ ناو بازار و بەشێکیان بۆ بێتاقەتی خوانێنەوە بێگومان بەشێکیشان دێن بۆ کڕینی کەرەسە و پێداویستی و ئەو بابەتانەی کە پەیوەستن بە جەژنەوە جا من لە نزیک چەند فرۆژگایان دوکانێکی چەرەسات وەساوم کە چەرەس بێگومان هەموو کاتێک هەیە بەڵام بۆ جەژن ئەمانە تایبەتمەندیەکی جیاوازیان هەیە چیتە هەر ماڵێک جۆرێک لە چەرەسی بۆ دانێت یان چکلێت و شیرینی و بۆ دانێک ئەمانە بینی یەکسەر خۆ بۆنی جەژنەکە ئەگەر ڕۆژانی جەژنیش نەبێ من لەگەڵ کاک عومەر قساکەم کاک عومەر بەیانی باش بەیانی باش بەخێر تۆ ئامادەکاری کردو بۆ جەژن لە ماڵەوە یان پێشەوەی باسی شەکە بکەین بۆ خۆمان ئای تەبانەرەوەڵە چی کردیەوە ماڵە شکلێتمان کڕیوە چەرەسات و هەمووی خۆمانەوە شکل لە دوشتی خۆمان برۆدەوە خۆتان بردوان کردی ناوەڵی خۆمانەڵی کڕی هەرەوەڵە ئەی بە منیان وتیان هاوکاری خێزانەکەت کردووە بۆ پاکردنەوەی ماڵەوەوانە ئێوە نافریا ناکەین چکێمانە بازارە شەوی ژەڕۆینەوە سعات 1:30 و 2 ئەگەینە ماڵێت ناتوانانی هاوکاریان سەلامەت بی سپاس. لێرە ئامادەکاریتان چۆن کردووە شی زیاترتان هێناوە بۆ جەژنیان وڵات تەبعەن یەکسە شتەکان دیارە هەراوەڵاش دیارە چکان ساڵ فەرقی هەیە لەگەڵ ساڵان بە بۆنەوەی کە معاش هینەکەەوە بدرێت خەڵک ناترسێ گەن معاش بدرێت خەڵک ناترسێت دەستی پێ ئەوە نییە بڵێ وەڵاوەکو ساڵانی کەوا بێت ناوێرم شت کڕمی سەرخوانەی ڕێشکرد معاشکردکەیەت ئیتر سەفیەکە ینی ئێوە شی زیاترتان هێناوە بۆم بەرە جژنانە ئەی تەبعەن هەراوەڵە چیتان زۆر هێناوە وڵات چکلێت بە تایبەتی چکلێتمان زیاتر هێناوە ئیترەوە چەرەسیش تەبعەن بێیزە بەڵام چکلێتەکان زیاتر قەیسی قەیسیشەوەتە لە تەواو بوونە بەڵێ ڕێباز خەڵک زیاتر چیەکڕێ وڵایتر وەکو چەرەس و چکلێت وانای کرێت هەیە بە دوای شتی گرانی شاگەر ڕێباز ئەو بە ڕێزە باسی ئەوەی کردبوو نمونە بۆ ئەم جەژنا نەستەلە و چکلە توشتی زۆر زیاتریان هەناوە لە چاو ڕۆژانی تری ساڵەوە ئێمە ئەبینین کە بەداخەوە زۆر جا لەم کاتانە ئەوترێت هەندێک نەستەلە و چکلەت ئەهێنرێتە بازار لە کاتی نزیکبوونەوە لە جەژن کە کواڵیتیان نییە ماوەکان بەسەر چووە هەر بۆیە زۆر جار لیژنەکانی قایم مەقامێت دەسەگرن بەسەریانە وەکو خۆیان تا چەند ئاگایان لەوە هەیە ئەو بەرهەمانەی کە ئەیفرۆشن کواڵیتی لەسەر هەبێت یعنی بەرهەمێکی تەندروست بێت کە ئەیفرۆشن بە هاوڵاتی و لەگەڵیشە ئەگە پرسیاری نرخی لێ بکەیت بەداخەوە هەندێک جار ئەبینین لە هەندێک لە بۆنەکانە نرخەکان گۆڕانکاری بەسەرادێ بەگرانتر ئەفرۆشە ئەمان بۆ نمونە لە لای خۆیان ئایا هەر بە نرخە کۆنەکە کاڵەکانیان فرۆشتووە خواردنەکان کاک عومەر سەبارەت بە کوالیتی و نزیکی ماوەی بەسەرچوونی کاڵا چکلێت ئەو بابەتانێکی بۆ جژنیێنەوەتان تا چەند ڕەچای ئەمەتان ناخۆیەوە بۆ عربانە شتەکانە بێ هەرها دەدەقە و چارەکە لە شوێنەکە شوێنی سابتیان نێ ئێمە شتیوان ناکەی چکامانە هەموو شتەکان 2026 نانا وا دروستکراوە کە تا ساڵێکی کێشەی نەبێت بەڵێ ئەرەوەڵا ناوەڵا بۆ ئێمە ئەو شتانە نابێت چکە خۆمان وەکو هەر مشتری خۆشمان وەکو خەڵکیکەش یعنی سەوەکو جاران نییە هەر بیخاتە علاگە و سەیرەکە ئازانەکە شتەکان چۆنە تاریخ وشتی ماوە بەسەر چووەمانە بەس وەکو وانەی کایە هین بێتەوە بۆ سە عربان و شتە بێت شوێنی سابتیان نییە چەرەز نا یەکسە بە بۆن و تامە ئازانی ئێستاوەدا هە یەکسە بۆنی بە ڕۆژین نانا هەر یەکسە بۆنی پیوەکە زانی ناوەڵا بەس هینی نییە ئەنجا بە تایبەتی لەم کاتانە چکە ئیزدیحامە چەرسەکان هەمویان هەر تازەشن ئەم مانگە خەڵک دوو موچیان وەرگرتووە ئێوە نرختان بەرز کردوەوە ناوەڵا من وەکو ئێستا یعنی ئێستا چۆنە سعر حەزەکان نیوەی ساڵەکەش بێ هەروایە بەسێ شوێنی وا هەیە کردوێتی نرختان بەرز نەکردووە ئەی هەرزانتان نەکردووە نا
یعنی ئێستا بڵێن بۆ نموناوە 12,000 کاتیان خۆم سەیری سەلامەکەکەم بە 11 بۆی دانی ئەمە 16 بە 15 بۆی دانی باشە بۆ هەنە شوێنە بینم بۆ نمونە نووسراوە چرەز بۆ نمونە بە 20,000 22,000 ئەمە کوالتی فەرقی هەیە یان هەیە فەرقی هەیە لە گازۆکەیە لە چین لە فستەقەکەیە لە بادەمەکە لەوانە فەرقی هەیە بەڵام پەیوەندی بە تازەی کۆنەی بەو شێوەیەش نییە ینی 20,000 چیوانە ئێستا ناوەڵاوەکەوەی فەرقی هەیە سەرچاوی منە سەر چاوەکە بەڵێ ئەی ئێوە ئامادەکاریتان کردووە سەحر پەیوەند ئێوە لە ماڵەوە بەڵێ من وەکو خۆم جلم ئامادە کردووە ماڵەوەمان تۆزێک با بڵێن پاک کردووەتەوە هەرچەند لەبەر دەوام بەڕاستی ئێمە لە داوام زۆر هیلاکە بین ئیتر لە ماڵەوە لەوانەیە ها ئەمەە ئەنەرژیت پێ نامێنە هاوکاربی تەنیا دیتوە ڕۆی هەنێک گوردەکاری تۆ ئەکەی زیاتر پێما بە من وەکو خۆم بەردەسەگرم هەتاکو هاوکار بم بەڵام پەیوەند نازم ئامادەکاری جژنە وەڵام من ئامادەکاریەکە بەسەوەیە کوڕەکەم جلی جژنی کڕیوە تۆ هەر خەمی ئەودایکان دایم وای بەڵام زۆر گرنگەلەوەی کێمە مناڵەکان فێر بکەین لەوەی کا بەلایەنەوە گرنگ بێت و چکە بۆی کاڵ نەبێتەوە لایەن و هەر بە بۆنەیەکی گرنگ دابنرێت و هەست بەلایەنە کۆمەڵایەتەکە بکەن بەڵێ سپاس بۆ تۆ ڕێباز ئەوەی کە لەگەڵمان بوو ئیشەڵڵا خوا بەرەکەت خاتە ماڵ و حاڵی هەموو کاسبکاران و خاوەن پیشەکان و بە هیوایە کە ئیشەڵڵا جەژنێکی پڕ لە خێر و خۆشی و بێکێشە بێت بۆ هەمووان.